ئەوەی کە لە پاکێجەکە گوێبیستی بوون و بینیمان شێوازی لە ناوبردنی پاشماوە پزیشکەکانە لە عێراق و بەغدامان بە نمونە وەرگرتەوە بە باز لە هەرێمی کوردستانیش بکەین. دکتۆر مستەفا محەممەد ئەمین بەرپرسی بەشی کۆنتترۆلکردنی هەوکردن لە بەڕێوبەرایەتی دڵنیایی جۆری و کۆنتترۆلکردنی هەوکردن لە ستەجە لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بێ. دکتۆر لە هەرێمی کوردستان چۆن پاشماوە پزیشکەکان لە ناوبرێن؟ پاشماوە پزیشکەکان لە سەرەتادا دەوی پێناسەی بکەین. پاشماوە پزیشکی بریتە لە هەموو ئەو پاشماوانەیە کە بەردەم دێهێتن نەتیجەی لە ئەنجامی پێشکەشکردنی خزمەت گوزاری تەندروستی لە بۆ نەخۆش و ئەوانە کە بریتە کە بەرهەم دێتن نەتیجەی چیە؟ نەتیجەی چارەسەرکردنی نەخۆشە، نەتیجەی دەستنیشانکردنی نەخۆشیەکانە لەوانە بەرهەم شتی خراپەوانە. بەڵێ ئاوە ستاندەری جیهانی لەمابەینی 10 تاکو 115 دەبیتن پاشماوەکان هەر ئەوەن دەبیتن. ئێستا لە هەرێمی کوردستان چەندە؟ لە هەرێمی کوردستان وەکو ستاندەر هەر ئەوەندەیە تقریبن نزیکەی ئەوەندەیە لەبەرەوەی دووەکو سلێمانی هەولێرمان هەیە نزیکەی ساڵانە 150,000 تەنمان هەیە و پرۆسەکانیش لە ناوبردننی بە چەند پرۆسی زانستی بەڕێوە دەچیتن و ئەو پرۆسانە هەر بەس ئەوە نییە پاشماوەکەی بینین یەکسەر فڕێین و چارەسەری بکەین و بە مایکرۆڤێڤە یان بە سووتاندنە بە هەر جۆرێک بێتن بەڵکو پرۆسەکان لە چەند پرۆسەیەک خۆی دەگرێتەوە هەر لە سەرەتاوە لە نەخۆشخانەکان کە بریتە لە پرۆسی یەکەم پێی دەرێن سیگریگیشن و ئەفوان لە سەرەتاوە پێی دەرێن مینیمایزیشن یعنی کەمکردنەوەش بە ترینینگە و هەروەها بە هۆشداریکردنەوەی پەرستیاران و کارمەندانی تەندروستی پزیشکەکانە کە چۆن کەم دەکەینەوە. دواتر دێنە پرۆسی دووەم کە پێی دەرێن سیگریگیشن زیاکردنەوەی پاشماوەکان. زیاکردنەوەی پاشماوەکان بەڕاستی ڕێژەی کەم دەکاتەوە زۆر ئەو پاشماوانە لەگەر پاشماوەی ئاسایی جیا دەکەینەوە بەوەی نسبەتی کەممان لەو دەردێت. دواتر دێنە سەر کۆلێکشن واتە خڕکردنەوە لە دوایوی ترانسپۆرتیشن دێتن یعنی گواستنەوە. دوای ئەوەی لە نەخۆشخانەکان دەگوازرێتەوە پێی دەرێن ئینتێرنەل ترانسپۆرتیشنی واتە لە ناو نەخۆشخانەکان چۆن دەگوازینەوە لە بۆ ژوورەکانی ستۆرێج بەڕێ بە شێوازی تایبەتی دەکرێتن حاوی جیای هەیە و هەروها پاشماوەکان هەر هەموو هێمای تایبەتی خۆی هەیە. بۆ نمونە علاگەکان ڕەنجی زرد تایبەتە بە پاشماوەی پزیشکی ڕەنجی ڕەش یان مۆر و تایبەتە بە پاشماوەی ئاسایی. دواتر لەوێندەر ئۆتۆمبیلی تایبەت هەیە کە لە ژوورەکانی ستۆڕیج یعنی ئەوانەی کە خزن دەکرێتن بە کۆگا دەکرێتن لە هەموو نەخۆشخانەیە کۆگای خۆی هەیە. دواتر لەوێندەر وەکو ستاندەر بە هاوینان هەتا 48 ساعتی دەتوانرێتن ببینێتەوە بەس لە زستانان 72 ساعتش ببینێتەوە ئاساییە. دواتر لە هەموو بەڕێوەبەرایەتیەکان ئۆتۆمبیلی تایبەت هەیە. ئۆتۆمبیلە تایبەتەکان دێن دەیان گوازنەوە لە بۆ ئەو شوێنانەی کە لە ناویان دەبین. بۆ لە ناوبرینیان چەند پرۆسەیەکەیە بڕاستی پرۆسەکانیش ئینسیلینیشنمان هەیە واتە سووتاندن پرۆسی دواترمان هەیە ئۆتۆکلێف شرێدینگمان هەیە مایکرۆویڤمان هەیە مایکرۆویڤ شرێدینگ لەگەڵ لاندفیلمان هەیە ئەوەی لە بن خۆلێ دەندرێت. ئینسیلینیشن ئەوەیە کە بە سووتاندنە. زۆر باشە دکتۆر ئەمە لە نێو نەخۆشخانە حکومیەکان و نەخۆشخانە تایبەتیەکانیشدا بە هەمان شێوەم پرۆسەیە بەڕێوە دەچێت؟ بڵێ هی حکومیەکان ئەوە ئۆتۆمبیلی تایبەتی خۆمان هەیە دەیان گوازنەوە لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان بەپێی ئەو جەدوەلی لە بۆیان دانرایە. دواتر دەیان بەنە با بڵێن بۆ نمونە لە هەولێر دەیان بن نەخۆشخانەی لەدایک بوون لەگەر نانەکەلی لەوێندەر دەیان بن ئی ئەهلیەکان بەنسبەت ناحکومیەکان ئەوانە پارەی ڕەمزی حکوومەت لیان وەردەگریتن بەرامبەر هەر کیلۆیەک لیان وەردەگیری یاخود بەخۆیان دەبن لەوێندەر معالەجەی دەکرێت. زۆر باشە کاتە ئێستا دەکرێت بڵین لە هەرێمی کوردستان پاشماوە پزیشکیەکان بە شێوازێکی دروست لە ناوەبرێن؟ بڵێ بڵێ بە شێوازێکی زۆر تەندروست و لەبەرەوەی ئەمە دەیانبینە ئۆتۆکلێف شرێدینگ یاخود بە سووتان یاخود ئەو دەمینێتەوە ئەوەی دەمینێتەوە تقریبا 170 بە مایکرۆویڤ شرێدینگە ئەویش بە ژێر پلەی گەرمی 121 پلەی سیلیزی هەتا پلەی 134 پلەی سیلیزی ئەندەر پرێژەر لە بن زەختی زۆر و بە گەرمی لەوێن دەرخاوێن دەکرێتەوە پارچەی بچووک سانتیم نیو سانتیم لە بۆ سانتیمەک دەبتە پاشماوەی ئاسایی دوای تێکەڵ دەکرێت وەکو پاشماوەکانی تکە. ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە سپاس دەکەم ئەگەرم مادانە بە شێوەیەکی دروست لە ناو نەبرێن کاریگەریان چی دەبێت لەسەر؟ تەمان کاریگەری گەلێک زۆر دەبێتن یەکەمیان لەسەر ژینگە ژینگەی پیس دەکاتن ژگەی ئاو هەوا پیس دەکاتن دووەمیان مایکرۆ ئۆرگانیزمی زۆری تێدایە ڤایرۆس و بەکتریا و کەڕوەکانی تێدایە کە دەبێتە بڵاوبوونی نەخۆشی سێمیان دەبێتە ئاوەڕۆیەکانیشمان پیس دەبێتن
و دەبێتە بڵاوبوونەوەی زۆر لە نەخۆشەکان. دکتۆر مستەفا محەممەد ئەمین بەرپرسی بەشی کۆنتترۆلی هەوکردن لە بەڕێوەبەتی دڵنیایی و جۆری زۆر سپاس بە ئامادەبوون بە خێربەی دەست خۆش.